ئەم منداڵە تەمەنی 13 ساڵە و ناوی پەیڕەو موحسینە، خوێندکاری پۆلی پێنجەمی بنەڕەتیە لە خوێندنگەی گوندی گمەی بنەڕەتی سەربەناحی بەمۆ، وەک خۆی باسی لێوە دەکات بەهۆی لێدان و پێداکێشانی توندەوە لەلایەن 3 مامۆستای خوێندنگەکەیەوە چاوی ڕاستی بریندار کراوە. من چوومە حەوشەکەوە، ئیتر مامۆستایەک من یاریمەکرد مناڵەکانی هاتنە ژوورەوە، منیش هاتمە ژوورەوە، مامۆستا هەر نەزانی وتندی دەیکردە ناوچەو بە وەکس. ئیتر ڕیم بۆ لای مامۆستاکەی تریشیان دەرزمە خوێندەرزی عەرەبی، ڕیم بۆ لای نازانم چی و دەرچمە خوێن هەر لە خۆڕە نازانم چی و سەری گرتم و ناوچامی کێشاوە ڕەحلەکە. هەرو دەقێ کاتی هەرسییان دەیانگردم هاتمە دەرەوە یەکسەر هەستم پێگرۆی نە چاومی چی نایبینی، ئیتر هیچم نایبینی وچ ئەم جایان میچی نایبینی. باوکی ئەو منداڵەش باز لەوە دەکات دوای ئەوەی زانیوێتی چاوی منداڵەکەی لە خوێندنگەکەی بریندار کراوە، منداڵەکەی گەیاندوتە نەخۆشخانەی شەید ئاسۆ لە سلێمانی و نەشتەرگەری بۆ چاوی ڕاستی مناڵەکەی کراوە. هاوکات لە بنکەی پۆلیسی ناحێ بەمۆش سکاڵایان لەسەر هەر 3 مامۆستای خوێندنگەکە تۆمار کردووە کە تۆمەتبارن بە ئازاردان و بریندارکردنی منداڵەکەی. هاتوون وتیان مامۆستاکان لێمانەدەن بەزێتر بەو شێوەی نەبووەکەوە ئاوا بدرێت لە چاوی کوێریکەن. داواکەینکەوە حکوومەت یاریێمەی کوردستان خۆیدم بەدالەوە چونکە بۆ ئەم مەبەستە کەوا مناڵێک لە تەمەنی منداڵەیە وای لێ بێت چاوی لە دەست بدا، داواکەین لە بەڕێبەراتی پەروەردەی گەرمیان کەوا ئەم بە هەند وەری بگرێ ئەم کەیسە و کەوا پشتگوێی نەخا و داواکەین کەوا مافی ئەم مناڵە لەلایەن حکوومەتەوە بپارێزرێ. بەپێی راپۆرتێکی نەخۆشخانەی شەید ئاسۆ لە سلێمانی لە ئێستادا هاوێنەی چاوی ڕاستی مناڵەکە تەقیوە و تووشی ئاوی سپی بووە، لەبەر ئەوە بە خێرایی بڕیار لەسەر نەشتەرگەری چاوی مناڵەکە دراوە و دوای نەشتەرگەریەکەش مناڵەکە ڕەوانەی ماڵەوە کراوەتەوە. لە ئێستادا منداڵەکە لەژێر چارەسەری پزیشکیدایە. بۆ زیاتر بە دوواداچوونی گرفتی بریندارکردنی چاوی ئەو خوێندکارە تەمەن 13 ساڵە لە خوێندنگەی گوندی گمەی بنەڕەتی سەربەناحی بەمۆ، مامۆستا عەدالەت لەتیف بەڕێوەبەری پەروەردەی کەلارمان دواند. ڕێگەی پەیوەندی تەلەفۆنیەوە لە ڕێگەی جێگیری بەڕێوەبەری گشتی پەروەردەی گەرمیانەوە ئاگادار کراینەوە کە باوکی خوێندکارێک سکاڵای هەبووە لەسەر مامۆستای 3 مامۆستا کە بەقرار لە قوتابیەکەیان داوە. ئێمەش ئاگداریانمان کردەوە وتمانەوانە لە ڕێگەی پەیوەندیەوە نابێت توانن سکاڵای تۆمار بکەن، دوێنێ سکاڵاکە هاتە بەردەستم هەر یەکسەر لە ژنێکی لێکۆڵینەمان دروست کرد بۆ تاقیقکردن لەوینە بەپێی ئیجرای تاقیقە چی بێت ئێمە ئیشوکاری یاسایی خۆمان بەرامبەر بۆ کار ئەنجام بدەین. خوێندکار پەیڕەو موحسین کە لەبەر خوێندن خێزانەکەیان بە شێوەی کاتی ماڵەکەیان بردوۆتە گوندەکەیان، لە ئێستاشدا لە ناحێی وارماوەی سەر بە قەزای شارەزور نیشتەجێبوون، لە قۆناغەکانی کۆتایی خوێندندا بووە، بەهۆی ڕووداوەکەوە خوێندنگەکەی جێهێشتووە و نمرەی کۆتایی خوێندنی ئەم ساڵیشی وەرنەگرتووە. لە ئێستادا ئەو منداڵە لە ناو جێگەدایە و لە چاوەڕوانی ئەوەدایە چاوی ڕاستی چاک ببێتەوە و بە هاوڕێکانی خوێندنگەکەی شاد ببێتەوە. ئاکۆ ئەمین، کورسات نیوز، ناحێی وارماوەی سەر بە قەزای شارەزور.